ئێرە شاری کەرکووکە کە یەکێکە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەم شارە دەکەوێتە باشووری شاری هەولێری پایتەخت. بەپێی ئاماری ساڵی 2014 ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 2 ملیۆن کەس دەبێت. ئەم مرۆڤە بەخشندەیە نابیستێکی خۆبەخشی دانیشتووی شاری کەرکووکە و ناوی حەسەنە. ئەم سەربازەونە دوای هەستکردن بە مەینەتی و ئازار و زەحمەتی ژیانی نابیستەکان بڕیاریدا لەگەڵ خێزانەکەی هەوڵ بۆ بەدەستێنانی مافی ئەم نابیستانە بدات و خزمەتیان بکات لە ڕووی دۆزینەوەی هەلیکار و کردنەوەی خولی فێرکاری پیشەی جۆراوجۆر و هاوکاریکردنیان لە کاتی ناخۆشی و نەهامەتیەکاندا. ئەم نابیستانش لە چاوەڕوانی دەستی خێر و بەزەی ئەم خۆبەخشەدان لە هاوکاریکردنیان و لە باوەشگرتنی خەمەکانیان. ئەم نابیستانە بە دیتنی حەسەنی خۆبەخش بزەی ژیان دەکەوێتە سەر لێوەکانیان و شنەی ئومێدێک ئەگەر چی بۆ کاتێکی کەمیش بێت لەسەر ڕوخساریان دەردەکەوێ. من ناوم حەسەن پیرداودە. لە ساڵی 1969 لە شاری کەرکووک لەدایک بوومە. ساڵی 2006 دەستم بە کاری خۆبەخشی کرد. هەر لە سەرەتاوە من خولیای ئەم کارە بووم بۆ خزمەتکردن بە نابیستاکان، دامەزراندنیان و دۆزینەوەی هەلیکار و کۆکردنەوەی هاوکاری و کردنەوەی خول بۆ فێربوونی پیشەیەک. ئەم توێژە بارودۆخیان زۆر تایبەت و هەستیارە. ئەوان لە دنیایەکی تەواو جیاوازدا دەژین. ئەم جیهانە جیاوازەش پڕێتی لە کێشە و گرفت و تێنەگەیشتن لە داواکاری و حەز و ئارەزوو و خولیاکانی یەکتری. لێرە ئەم خۆبەخشە بە ئاماژەی تایبەتی جیهانی نابیستان بەخێرهاتنیان دەکات و لە هەواڵ و تەندروستی و بارودۆخیان دەپرسێت. وەک هەموو جارێک هاوکاری و کۆمەکی پێویست بەسەر ئەم نابیستانەدا دابەش دەکا. ئەم مرۆڤە بێنازانەش لە بەرامبەر ئەم هاوکاریانەدا زۆر دڵخۆش دەبن. بەڵام ئەوەی لێرە بەدەستیان دەگات هەوڵی تاکە کەسێکە و ئەوان چاویان لە هیممەت و هەوڵی مرۆڤ دۆستانەی خێرخوازان و حکوومەتە کە ئاوڕیان لێ بدەنەوە و ئەگەر تەنیا یەک جاریش بێت هەست بە ئازارەکانیان بکەن. بەڕاستی لە سەرەتادا من زۆر بەزەیم بە نابیستاکانی شاری کەرکووکدا دەهات. ئەوە بوو بڕیارمدا ڕێکخراوێکی خۆبەخشی سربەخۆ بۆ نابیستاکان دابمەزرێنم و لەوێ کۆ ببینەوە و هاوکاریان بکەم بتوانم لە ئێش و ئازارەکانیان ئاگادار بم. ئەوە بوو دوای دروستکردنی ئەم ڕێکخراوە ژمارەیەکی زۆر نابیستە هاتنە لام و پەیوەندیان پێوە کردم. ئەو کات بەپێی توانا و شارەزایی و حەزیان کارم بۆیان دۆزیەوە. تا ئێستا 2700 نابیستام لە شاری کەرکووک هەیە. بۆیە هەوڵم داوە بە کۆمەڵگایان ئاشنا بکەم و تێکەڵ بە خەڵکی ئاسایی بن تا خەڵکیش لێیان تێبگەن. ئەم ژمارە زۆرە کەس نەیدەزانی هەیە، بۆیە هەوڵمدا بە کۆمەڵگا و دامەزراوەکانیان شاد بکەم. من زۆر جار دەستمەلای دەستگا خێرخوازەکان و کۆمپانیەکان بۆ وەرگرتنی هاوکاری و کۆمەک بۆ نابیستاکان. دواتر لە ڕێگەی ڤیدیۆ کە گروپێکمان هەیە هەموو نابیستاکانی تێدایە قسە دەکەین و کۆیان دەکەمەوە کە هاتن ئەوانەی هەژارن هاوکاریەکانیان بەسەردا دابش دەکەم. ئێمە وەک نابیستاکانی شاری کەرکووک دەستخۆشی لە حەسەن پیرداود دەکەین. بەو خزمەتەی دەیکات ئەو سەرپەرشتی نابیستاکان بە خۆبەخشی دەکات. زۆر جار هاوکاریمان دەکات و لێرە کۆمان دەکاتەوە هاوکاریمان بەسەر دابەش دەکات. بۆیە ئەو غەمخۆری نابیستاکانی شاری کەرکووکە.
سوپاسی حەسەن دەکەین کە خۆبەخشە و حەقی بە هیچ لایەنێکدا نییە. نابیستاکان کۆ دەکاتەوە و وا دەکات ئێمە سەر بکەوین و ببینە خاوەن کار. ئەو لە گیرفانی خۆی خزمەتی ئێمە دەکاتن. ئەمە کارگەی دارتاشیە لە شاری کەرکووک. ئەوانەی لەم شوێنە کار دەکەن هەمویان نابیستن. ئەم نابیستانش لەسەر دەست و هەوڵی حەسەنی پیرداوت فێری ئەم کارە بوون. ئەو لە بەردەوامی ئەم کارە خۆبەخشەیدا چەندین کەسی تری نابیست دەبات بۆ لای ئەیاد کە ئەویش کەسێکی نابیستە کە پێشتر لەسەر دەستی حەسەنی پیرداوت فێری ئەم پیشەیە بووە. بۆیە بڕیاری دۆزینەوەی هەلی کار دەدات بۆ چەند کەسێک کە وەک خۆی فێریان بکات و دواتر لەم شوێنە بەردەوامی بەم کارە بدەن و بژێوی ژیانیان دابین بکەن. ئەم خۆبەخشە نابیستە دەیەوێت ئەم کەسانە فێری کارێک بکات و تا چاویان لە دەستی کەس نەبێت و لێرەوە داهاتوویەک بۆ خۆیان بنیاد بنێن. بۆیە ئەو نابیستە بە خۆشحاڵیەوە لای خۆی فێری ئەم پیشەیەیان دەکات و بەڵێنی کاریان پێدەدا. نابیستا هەبووە دارتاش بووە. من فێرم کردووە و کارم بۆ دۆزیوەتەوە و بردوومە لە هەندێک شوێن کار بکات تا لە شوێنی تر کێشەی بۆ دروست نەکەن و بێڕێزی پێ نەکەن. کۆمەڵێکم لە نابیستا هێنا بۆ کاری یاسنگەری. من خولم بۆیان کردەوە لەسەر گیرفانی خۆم. ئێستا ئەم پیشەیە بە جوانی فێر بوونە و ژیانی خۆیان پێدابین دەکەن. بەم جۆرە پرۆسەی فێرکردن بەردەوامە لەسەر چۆنێتی ئەنجامدانی کاری داهاتوویان و پاراستنی سەلامەتی خۆشیان لە مەترسیەکانی ئەم کارە بەم شێوەیە بەردەوام دەبن. نابیستای تر هاتن کە داوای فێربوونی دارتاشیان کرد. وتیان حەز دەکەین فێری دارتاشی بین. ئەو کات منیش هاوکاریم کردن و لە جیرفانی خۆم خولی دارتاشیم بۆ کردنەوە و فێرم دەکردن چۆن ئاگاداری تەندروستی خۆیان بن و چۆنیش پیشەکە فێر ببن. ئەو نابیستایی لەم خولەدا فێر بوو ئێستا کارگەی خۆی هەیە. چەندین نابیستایی لای خۆی دامەزراندووە. دەست خۆش بۆ حەسەن پیرداوت کە نابیستەکان دێنێ لێرە فێرە کاریان دەکات. من بەزەیم بە حاڵی نابیستەکان دێتەوە بۆیە بە خۆشحاڵیەوە وەریان دەگرم و فێریان دەکەم تا ئەو کاتێ فێر دەبێت و خۆی کار دەکات. پێم خۆشە نابیستەکان بێنە لای ئێمە کار بکەن. من فێریان دەکەم یان کار بکەن لام. حەز دەکەم نابیستەکان دڵیان بەوە خۆش بێت. داواکانی لە حکوومەت هاوکاریان بکات.
یەکێکی تر لە کارەکانی ئەم سەربازەونا بۆ ئەم توێژە وەک خزمەتێک کە دەیکات کردنەوەی خولی درومان و بەرگ درویە. چەندین نابیستا هەن لە شاری کەرکووک ئافرەتن ناتوانن بێنە دەرەوە و هەر لە ماڵن و گوزەرانیان زۆر خراپە کەس ئاگاداریان نییە بۆیە خۆلی دوورمانیم بۆیان کردەوە و یارمەتیمدان و فێری ئەم پیشەیەم کردن تا ژیانی خۆیان و داهاتویان پێ بنیاد بنێن. ئەم پیاوە یەکێکە لەو کەسانی لە سەردەستی حەسەن بووەتە خاوەنی ئەم کارە و فێری ئەم پیشەیە بووە بۆیە حەسەن هەوڵ دەدات لە ڕێگەی ئەو کەسانەی بوونەتە خاوەن کارگە و شوێنی بازرگانی و بەباشی فێری ئەم پیشەیە بوون کەسانی تر بێنێت بۆ لایەن و ئەوانیش سوودمەند بن تا لە ناو خۆیاندا هاوکاری یەکتر بکەن و ئەو ڕۆحە مرۆڤ دۆستیە پەرە پێ بدەن. سەرەتا نابیستایە کاتەلام داوای فێربوونی بەرگدووری کرد منیش پێم وت بەسەر چاو کۆمەڵک نابیستام کۆ کردەوە بردم من بۆ خولی بەرگدووری دواتر هێدی پیشەکە فێربوون بێ ئەوەی لە یەکتر تووڕەبن و دڵیان خۆشە بەیەکەوە کار دەکەن. نابیستام هەیە بەرگدرووە و فێری ئەم پیشە بووە و کارم بۆی دۆزیوەتەوە. سوپاس بۆخوا ئێستا دوکانی گەورەی پەردەی هەیە کە خۆی سەرپەرشتی دەکات. لە ڕێگەی تەماشاکردنی دەستیان فێردەبن چۆن قماش ببڕن و چاچی بکەن و لەم ڕێگەیە فێر بوون ببن بە بەرگدرو. یەکێک لەوانە لە ماڵ کاری کرد دواتر دوکانی دانا بۆ باشترکردنی کارەکەی و گوزەرانی باشتر کرد. ئێمەی نابیستان داواکارین لە خێرخوازان هاوکاریمان بکەن چونکە بارودۆخمان خراپە. داوا دەکەین قوتابخانەیەکمان بۆ دروست بکرێت تا منداڵەکانمان مافی خوێندنیان هەبێت. داواکارم لە هەر شوێنە کارم دەست بکەوێت تا ماڵ و منداڵم بەخێو بکەم و بە بازی خۆم پارە پەیدا بکەم. ئێمەی نابیستان مافی ژیانمان هەیە وەک هەموو خەڵکێکی ئاسایی. ئەوان وەک هەر کەسێکی دیکە پاشماندوو بوون پێویستیان بە پشوو هەیە. شوێنێک هەیە کە هەمویان کۆ دەکاتەوە. دوای کار و کاسپی و ماندوێتی ڕوو دەکەنە ئەم چاخانەیە کە تایبەتە بە نابیستان. لێرە خەم و مەینەتی و ئازارەکانیان بۆ یەکتری باز دەکەن. هەندێک جاریش قسەی خۆش و گاڵتە و گەپ و قسەکردن لەگەڵ دۆستەکانیان ڕەنگێکی تر دەبەخشێت بە تابلۆی ژیانیان. ئێمە ڕۆژانە دوای کارکردن لە چایخانەیە کە هی نابیستاکانە کۆ دەبینەوە لەوێ باز لە کێشە و گرفتەکان دەکەین هەندێک جار گاڵتە و قسەی خۆش دەکەین یان باز لە هەواڵەکان دەکەین چونکە ئێمە ناتوانین گوێمان لە کەس بێت و هیچ تێناگەین بەڵام هەندێک جار وەرجێڕەکان هاوکارمانن.
هەروەها نابیستاکان بەیانیان زوو دەچن بۆ کار و کاسبی خۆیان. دوای سەعات 5 لە کارکردن تەواو دەبن لە چایخانەی نابیستاکان بۆ خۆیان کۆ دەبنەوە و لەم شوێنە دادەنیشن و خەمەکانی خۆیان دەردەبڕن. قسە لەگەڵ یەکتر دەکەین و دڵخۆشی خۆمان دەردەبڕین لەو کاتانە. ئێمە گوێ و زمانمان نییە لە تەلەڤیزۆن و خەڵک تێناگەین، بەڵام کوڕەکانمان وەرجێڕانمان بۆ دەکەن و بەم هۆیەوە ئێمەش لە ناو خۆمان نابیستاکان قسە لەسەر بابەتەکان دەکەین. کاک حەسەن کەسێکە خۆبەخشە، نابیستە، هاوکات خزمەت بە خاوەن پێداویستەکان ئەکا، بە نابیستەکان ئەکا. ئەوە لە خۆیدا شتێکی گەورەیە، ئەو خزمەت بەمانە بکە، چونکە ئەمانە نابیستن لە کۆمەڵگا وشیار نەکراوەتەوە کە نابیست چییە و معاناتی چییە. داواکارم لە هەموو کەسانێک، لە هەموو سەرمایەدارێک لە حکومەت هاوکاری ئەم نابیستانە بن، چونکە ئەوان معاناتێکی زۆر زۆریان هەیە. کاک حەسەن خۆی نابیستە و خزمەت بەمانە ئەکا، ئەوە شتێکی گەورەیە، لە خۆیدا گەورەیە بۆ کاک حەسەن کە خزمەت بەمانە. دیارە یەکێک لە هۆکاری پێشکەوتنی هەر کۆمەلگایە کە کار و کۆششی کەسەکانە، بەڵام کڕۆکی ئەو کەسانەی کەوا ئیشەکەن ئەو کەسانن کە خۆبەخشی ئیشەکەن لە ناو کۆمەلگایە. ئەمانەی کە خۆبەخشی ئیشەکەن بۆ هیچ بەرژەوەندیەک کار ناکەن و بۆ هیچ بە مەبەستی هیچ قازانجێک ئەم کارە ناکەن، تەنها خزمەتە، خزمەتی کۆمەلگاکەیانەکەن، خزمەتی چینێک لە خەڵکەکانیانەکەن یان لە بوارێک لە بوارەکاندا. هەندێک لە نابیستان حەز بە پیشەی سەرتاشین دەکەن، بۆیە حەسەنی خۆبەخش هەموو جار سەرڕای نەبوونی شوێنی تایبەت باکردنەوەی خول و نەبوونی هیچ هاوکاریەک لەلایەن حکوومەتەوە. حەسەن لەگەڵ سەرتاشخانەکاندا ڕێککەوتووە و بە پێی هەبوونی کاتی گونجاو دەیان بات بۆ ئەوێ و لەوێ فێری ئەم پیشەیە دەبن. یەکێکی تر لە کارەکان چەندین کەسم فێری سەرتاشین کردووە، ئێستا کاری سەرتاشین دەکەن چونکە بەشێکیان حەزیان بەم کارە بوو. ئێستا ژەو کەسە کۆمەڵێک نابیستای فێری کاری سەرتاشین کردووە، چونکە کێشەیە نابیستایەک بچێتە لای کەسێکی ئاسایی لی تێناگات. یەکێک لە زەحمەتی نابیستاکانەوەیە کە ژن و ماڵ و منداڵیان هەیە کە ناتوانن هیچ کارێک بکەن یان هیچ کار بۆ ئەوان نییە. خۆشم بەتەنیا ئەو توانە مادیم نییە هاوکاریان بکەم. هەیە دێتە لام داوای کار و پێداویستی خێزانەکەی دەکات، بەڵام زۆرم پێ ناخۆش دەبێت کە نەتوانم هاوکاری بکەم. بەداخەوە نەحکوومەتی بەغدا نەهەرێم ئاگان لە نابیستاکان نییە و بە هیچ شێوەیەک هاوکاریمان ناکەن. من لەسەر جیرفانی خۆم هاوکاریان دەکەم و دەیان بم بۆ نەخۆشخانە و شتی تر. ئەم خۆبەخشان لە هەموو شوێن و کاتێک وەک باوکێک بەهانای ئەم کەسانەوە دەچێت. حەسەن خۆی بەتەنیایە، بەڵام خەمی هەمووانی لە کۆڵ ماوە. ئامانجی سەرەکی ئەوەیە ئەم نابیستانە تێکەڵ بە سروشت و کۆمەلگا بکات بۆ ئەوەی وەک خەڵکی ئاسایی چێژ لە ژیان و جوانەکانی سروشت وەربگرن و حەز و ئارەزوەکانیان بەدی بێنن. تەنانەت تیمێکی وەرزشی لەسەر ئەرکی خۆی دروست کردووە
وای کرد بەشداری چەندین خول بکەن و چێژ لە وەرزش وەرگرن و تێکەڵ بە خەڵک بن و دەرونیان ئارام بێت و هەست بکەن کە بەشێکی چالاکی کۆمەلگان هیچیان کەمتر نییە لەوانی تر و هاوکات جەستەیەکی تەندروست و بەهێزیشیان هەبێ. ساڵی 2013 بەشێکی زۆریان حەزیان بە وەرزش بوو، بۆیە کۆمەڵێک نابیستام کۆ کردەوە و تیپێکی نابیستایانم دروست کرد کە ژمارەیان 22 کەس بوو. گۆڕەپانیشم دابین کردویان. ئەوان حەزیان لە تۆپێن بوو، بۆیە هەموو سێشەمەیەک هاوکاریم دەکردن و فێری یاریەکە ببوون. ئەوە بوو بەرامبەر هەولێر و سلێمانی و دهۆک یاری دەکەن و زۆریش بەتوانان. ئەرچی جلوبەرگ و پێداویستیەکان خۆم بۆیان دابین دەکەم. زۆر جار بۆیان وەردەگرم وەک هاوکاری. کاک حەسەن زۆر لەگە ئەو منەزەمەی هیلاکە، ئەنی لە کاری ئیشکردن و کاری دەوائیرەکان و کاری لۆ ئیشکردنی ئەو کەڕوولارانە، ئەتا مەکتەبەشی لۆدانان لۆ کەڕوولارەکە ئێستا مەکتەبەکە قەپات کراوە. مندارەکانی دەگیرێن، یانێ منداری خەڵک دەبین لەڕۆ لەو مەکتەبێ ئەو مندار کەڕوولاران دەگیرێن، ئەنی بە گریان ڕاوە ئەو دەبن. ئەنی پێویستە ئەمە مەکتەبە چییە؟ ئێستا کاک حەسەن دەوێت معاولە دەکەم خانی بگری بە ئیجار لەسەر حیسابی خۆی، مامۆستا لەسەر حیسابی خۆی. من وەکو متەرجمی کەڕوڵاڵەکانی کەرکووکەم کە دایم لەگەڵ باوکمە چۆکەم و دێم و ئەڕۆم متەرجمی بۆکەم ئینتر لیلاکە بەڕاستی چەندەهات زۆر چەندەهات جار کە توش هەڕەشە هاتووینە، هەڕەشەی لێکراوە کە خۆی کرێت چووە کرێتیە بەس شتەکانی خۆی داوەتە لایەکەوە فی سەبیلای یارمەتی کەڕوڵاڵەکان بدا. چەندەهات زۆریشە بووە کە شەوان درێنگ تەلەفۆنمان بۆ کراوە کەڕوڵاڵی توش کێشەیە کاتویان چۆتە شوێنێکە شتێکی لە هاتڵەوەی ئێمە توینە یارمەتیمان داوە. ئەم سەربازەونە ماڵ بە ماڵ دەگەڕێت بە دوای ساڕێژکردنی ئازارەکان و ڕەوانەوەی خەمەکانی نابیستاندا بەردەوام هاوکاریان دەکات. ئەم ماڵەش خێزانێکی نابیستی لە خۆگرتووە کە سێ خوشک و دایک و باوکێک لە بارودۆخێکی خراپ و ئەستەمدا ژیان دەگوزارێنن. من وەک نابیستایەک ئەم بەهرە لە باوکم فێر بوویمە، چونکە لە ماڵ ناینە دەرەوە، بۆیە ویستم خۆم سەرقاڵ بکەم. حەز دەکەم بچمە پێشانگایەک بەشدار بم یان کارێک بکەم، بەڵام کەس ئاوەڕ لە نابیستاکان ناداتەوە. ئێمە جاروایە دەگرین و خەم دەخۆین، نەخمان پڕە لە ئازار، چونکە هەر کەس هاتووەتە ئێرە تەنها قسەی کردووە، هیچی بۆ ئێمە نەکردووە. ئەمەش خاڵی جیاوازی و زەحمەتی و سەختی ژیانیانە، بۆیە ئەم پیاوە بەردەوام هاوکاری و کۆمەکیان دەکات. خێزانەکەم زۆری پێخۆشە من هاوکاری ئەم نابیستایانەی وەک خۆم دەکەم، هەر بۆیە ئەویش هاوکاری ئافرەتانی نابیستە دەکا و هاوکاری منیشە. هەر ئافرەتێک لە نابیستاکان داواکاریەکی هەبێت لە خێزانەکەم دەپرسن و لە ڕێگەی ئەو هاوکاریان دەکەم. هەروەها کوڕەکانیشم هاوکارن و یەکیشیان پێشمەرگەیە، بەڵام زۆربەی کات لەگەڵم خزمەت بە نابیستاکان دەکات. ئەمڕۆ ئەمەی کاک حەسەن لە کردوویەتی لە کۆمەلگایە کە خۆی نابیسکارە و هەوڵی داوە لە خەرجی خۆی لە جیرفانی خۆی بە هەوڵ و تێکۆشانی خودی خۆی هەوڵی داوە کەوا کۆمەڵێکی زۆر لە ناویستان لە خۆی کۆبکاتەوە لە جێگایەک و جێیان بۆ دابین بکە، هەوڵ بدە ئەمان فێرە ئیش و کار بکە، فێرە ئەوەیان بکە لە ناو چۆن لە ناو کۆمەلگای تێکەڵ بە خەڵکە بن لە چ ڕێگایەکەوە لە چ شێوازێکەوە دڵیان خۆش ئەکا، وریان بەرزەکاتەوە، هەستێکیان پێکا کەوان ئەوان بەشێکن لە کۆمەلگا دانەبراون. بەڕاستی ئەمە کارێکی زۆر زۆر پێویستە وە کارێکی زۆر پیرۆزە. دەستخۆشی لە بەرنامەی سەربازی ونەکەم کە ئەم بەرنمەیە بەڕاستی
بۆ ئەو کەسانەیە کەوا وە گوتمان دیارنین لەناو کۆمەلگا بەڵام ئێوە فۆکسی خەنە سەر و دەیێنە پێشەوە و حەقی خۆی ئەدەنێکەوە ئەم کەسە ئەو خزمەتەی کردووە. ئێمە دەستخۆشی لە کاک حەسەنەکەین بەڕاستی هیوادارین وێنەی زۆر بێت. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی ونە لە کەناڵی کوردستان 24ەوە بۆ بەڕێز کاک حەسەن پیرداوت کە لە پاداشتی ئەم هەموو خزمەتەی کە کردوێتی بە نابیستان کە خۆی کەسێکی نابیستە و لە خەرجی خۆی لە گیرفانی خۆی مەسرفێکی زۆری کردووە بۆ ئەوەی کۆیان بکاتەوە و بۆ ئەوەی خزمەتیان بکە بۆ ئەوەی خولیان بۆ بکاتەوە بۆ ئەوەی بیان خاتە سەرکار و بۆ ئەوەی لە ماڵەوە دەریان بێنێ بۆ ناو کۆمەلگا. بەڕاستی لە ئێمڕۆ ئێمە زۆر سوپاسی کەناڵی کوردستان 24ەکەین، سوپاسی ئەم بەرنمەیە ئەەکەین کەەوە ئەم خەڵکانە بەسەرکاتەوە. بە ناوی ئەوانەوە ئێمە ئەم دیارە پێشکەش بە جەنابی کاک حەسەنەکەن هیوادارین وێنەیان زۆر بێت. ئێمەش وەکو قایمەقامەتی ناوەندی کەرکووک وەکو ڕێزلێنان بۆ ئەو هەموو خزمەتێکەوە جەنابی کاک حەسەن خزمەتی شاری کەرکووک کردووە، خزمەتی نابیستەکانی کردووە. پێمان خۆشە قەلغانی قایمەقامیەت وەکو ڕێزلێنانێک پێشکەشی بە کاک حەسەن بکەین.